بەڕێزان پێم خۆش بوو ڕوونکردنەوە لەبارەی ئەو خاشاکانەوە بدەم کە فرێدراوەتە ناو بەنداوەکەوە کە لێرە کۆبۆتەوە. پێکهاتووە لە تەپەدۆری ڕاوچیەکان کە قولابێکی پێوەکەن و لە ڕێگەی ئەو قولابەوە لە ڕێگەی ئەو تەپەدۆرەوە قولابەکە ڕەواناکەن بۆ ئەم دیوی بەنداوەکە بۆ شوێنی قەدەغەکراوە و لە ژێر ئاوەکەەوە دێت و ڕاوی ماسی پێوەکەن لە هەر کوێکا بیانەوێت ژێر ئاوی ئەخەن. ئەمە جۆرێک بوو لە خاشاکەکان. جۆری دووەمیش پێکهاتووە لە نعلی نەخۆشەکان نەخۆشی نەخۆشخانەکان و دیارە لە وێنەکانە لە ڤیدۆکەیە نعلەوتی و بە کۆمەڵێک بەتی پزیشکیە کە لێرە هەندێکیمان کۆ کردوێتەوە و دواتر زیاتریش کۆکەینەوە. هەموو ئەمانەیە لەگەڵ بابەتی کشتتوکاڵی زۆری تێ هەنی پاشماوی کشتتوکاڵی کە دەبەکانیان دیارە و لەگەڵ ئەوانش پلاسیکن کە گەشتیارەکان فریان داوەتە ناو ئاوەکە و دیسانەوە هەمووی لێرە کۆبۆتەوە.